سێ کەس بچن بۆ سەر پارێزگای هەولێر کاتەکەی سەعات حوتی بەیانیە یەکیان بە نەعلەوە چووە هەر سێکیانە ڕۆن سەیری مەمەڕ و ژوورەکانەکەن فیشک بە هیچەوە نانن نازانن هەدەفەکەیان چییە بۆچی هاتوون بۆ ئەوێ پاشان مەسرەحیەک مامۆستا ئیسماعیل سوسەی محتەرەم گیراوە دوای دوو ڕۆژەنراوەتە سەر تەلەڤیزۆن ئەمانەش بخوێنن ئێمە باوەڕمانیان لە دامپێدانانەکانی خۆی هەندێک تەلەفۆن و پەیوەندی لەگەڵ هەندێک لەو کەسایەتیانی کە لە ناو داعشدا بوون ینی ێ باشە ناکرێ هەرۆ ڕۆژە پیان تەسجیل کردوێ یعنی چی ئەگەرم قسانی من ئێستا بە دەنگ ئەگا بە جەنابن لە تەنیشتەوە هە بەم مایکە نەقلیکەم بۆ تەسجیلێک کرد دوای تاریخێک بخوێنەوە تۆ بڵێ ئەمە بخوێنەوە دوای تۆ بڵێ ئەمە هی 2014 ناکرێ ئەمە خوا گەورە فەرمێ ئینجاءکم فاسقٌ بنبأ فتبینوا ئەگەر کابرایەکی فاسق واتە جێمتمانە نییە خەبەری بۆ هێنان ئێوە بە دوای خەبەرەکە بڕۆنەوە مەکەونە داوەوە ئێمە چۆن ئەمە قوبوڵکەین لە کابرایەکی کافری پارتی کە مەسرحی شێخ زاناشمان بینی چۆن ئەم مەسرحی هەزیلە ئەبەم شێوە ئەبینین و ئەنجا حاکم و مدعی و شاهید هەمووی هەرخۆی بێ ڕسمەکان لێرە گیراون بۆ من و جەنابەت خۆێستا من ئەم ئاستە من لە مەسافەی مەتر مربعەکە 2 مەتر مربع زیاتر نامبینی تۆ چوزانی لەم لاولاوە چێ دانیشتووە ئێمەش کە مامۆستا ئیسماعیلە بینی لە مەسافەی مەتر مربعەکە ئەمە چوزانی لەولاوە تەعەدا لە ژنەکەی ناکەن و خۆیان ڕاست نەکردوێتەوە بۆی ئێمە چوزانی ئەم شتانەکە هەمویان لێ ئەوەشێتەوە ئێمە برامان هەیە لە سویدە کابرای جەلادی پارتی یەزیدی هاتووە زینای لەگەڵ کردو لیواڵتەی لەگەڵا کردو ئێستا لە سویدە ناتوانە ناوی خۆشی بێنی لەبەر کەس و کارەکەشی وا لێ نەکرد بۆ پارتی ئەوەندە بە شەرەفن یا یەکێتی ئێمە نابێ بڕوامان بەم جۆرە ڕەفتارانە هەبێت بەخوا برا بەڕێزەکە من هەمووی بە مەسرحەیە کەزانم قورئانیش لابن خوێندن هیچی نەمێنێ بەخوا قەسەمە و ئیسلام هەر هاتۆتە پێشەوە هەر دێتە پێشەوە ڕەغمە ئەنفیان بەخوا کوردایەتی ئیفلاسی کردووە ئەو ئەفکارانش ڕۆشتن نۆرە نۆرەی ئیسلامە دەوری ئێمە بینە پێشەوە و ئەردۆغان بڵێن فەرقی ئێمە و ئەوان ئەوەی ئێمە ڕازگۆ و دەستپاکی